بسم الله الرحمن الرحيم والسماء ذات البروج واليوم الموعود وشاهد ومشهود قتل أصحاب الأخدود النار ذات الوقود إذ هم عليها قعود وهم على ما يفعلون بالمؤمنين شهود وما نقموا منهم إلا أن يؤمنوا بالله العزيز الحميد الذي له ملك السماوات والأرض والله على كل شيء شهيد إن الذين فتنوا المؤمنين والمؤمنات ثم لم يتوبوا فلهم عذاب جهنم ولهم عذاب الحريق إن الذين آمنوا وعملوا الصالحات لهم جنات تجري من تحتها الأنهار ذلك الفوز الكبير إن بطش ربك لشديد إنه هو يبدئ ويعيد وهو الغفور الودود ذو العرش المجيد فعال لما يريد هل أتاك حديث الجنود فرعون وثمود بل الذين كفروا في تكذيب والله من ورائهم محيط بل هو قرآن مجيد في لوح محفوظ سبحان ربي كانت خوش طيب الله وانت آمين وصيّة عزيز براي خوش بيستم ورث رازيبه وصل دعاء ما زال بوستر ديك تنجو إن شاء الله ان شاء الله بيله بيلهم اي بيله يا والله باش ما نصيّ هەڵکە ئەڵای بەرزی ئیسلام بگرە پێشێ ڕێگای ئیمان هیوام تۆیە و ڕێبازم تۆ ئەی ڕۆڵەی زانای موسڵمان هیوام تۆیە و ڕێبازم تۆ ئەی ڕۆڵەی زانای موسڵمان محەممەد تۆی پێشەوەمان محەممەد تۆی پێشەوەم ئەی دینی پیرۆزی ئیسلام ئەی تێک دیاری بیرینامۆ دەبا بچین بەراو ئاسۆ بەراو ئاسۆی ڕووناکی تۆ دەبا بچین بەراو ئەسۆ بەراو ئاسۆی ڕووناکی تۆ محەممەد تۆی پێشەوەمان محەممەد تۆی پێشەوەم لەناو هۆزی جەهلی عەرەب بەرزە پیاوێک سەری هەڵدا لەگەڵ چوار و هاوڕێی خۆی بیر و هێزی جەهلی دەردا لەگەڵ چوار و هاوڕێی خۆی بیر و هێزی جەهلی دەردا محەممەد تۆی پێشەوەمان محەممەد تۆی پێشەوەم قورئانە سەرچاوەی بیرمان بەڕە ئەسمان دەیڕا بەرمان ئێمەی ڕۆڵای بە ئیمان قەت لە نادەی لە ڕێگامان ئێمەی ڕۆڵای بە ئیمان قەت لە نادەی لە ڕێگامان محەممەد تۆی پێشەوەمان محەممەد تۆی پێشەوەم ئێمەی مرۆڤی موسڵمان ئێمەی بەهەست و بڕواجوان بەهێزی بیر و ئەندێشە وە پێشەخەین کوردستانمان بەهێزی بیر و ئەندێشە وە پێشەخەین کوردستانمان محەممەد تۆی پێشەوەمان محەممەد تۆی پێشەوە
پرشنگداری خۆشبەختمان محەممەدی موستەفایە پێشەوەی گەلی جیهەنە و بێڕەوی ئەو بۆم ڕەوایە پێشەوەی گەلی جیهەنە و پێڕەوی ئەو بۆم ڕەوایە محەممەد تۆی پێشەوامە محەممەد تۆی پێشەوە هەڵکە ئەڵای بەرزی ئیسلام بگرە پێشێ ڕێگای ئیمان هیوام تۆیە و ڕێبازم تۆ ئەی ڕۆڵەی زانای موسڵمان هیوام تۆیە و ڕێبازم تۆ ئەی ڕۆڵەی زانای موسڵمان محەممەد تۆی پێشەوامە محەممەد تۆی پێشەوە